وەزارەتی مافی مرۆڤی حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی بەڕێوەبەرایەتیەکانی تەواوی لایەنە سیاسیەکانی هەر چوار بەشی کوردستان ڕێکخراوەکانی مرۆڤ دۆستی نێوخۆیی و جیهانی ڕۆشن بیران مامۆستایانی ئاینی وەک ئاشکرایە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو دوژمنان و داگیرکەرانی کوردستان لە هەر بەشێکی نیشتیمانەکەماندا هەر ڕۆژە و بە جۆرێک لە ژێر ناوێکدا گەلەکەمان جینۆساید دەکەن هەر لە قەتڵ و عامی جینۆسایدی ناوچەی دەرسیم و زیلانی باکووری کوردستانەوە ئەنفال و بێسەر و شوێنکردنی 8,000 بارزانی و 182,000 گەلی ئێمە لە باشووردا وە کیمیابارانکردنی هەڵەبجە کە لە ماوەی چەند کاتژمێرێکدا بە هەزاران مرۆڤی ئەم شاریان شەهید خست لە کاتێکدا زۆرینەی شەهیدەکانی ئەو جینۆسایدانە لە منداڵ و ژن پێکاتون ئەمەش دەرخەری هەبوونی دوژمنێکی هەرە هۆڤ و بێویژدانە هەمیشە وتومانە و لێرێشەوە دووبارەی دەکەینەوە کە ئێمەی هەڵەبجەیەکان باش لە واتای ئازار و نەهامەتیەکان تێدەگەین و هەر کردەیەکی لەو جۆرە بە توندی شەرمەزار و مەحکوم دەکەین وەک دەزانن 7 ڕۆژ پێش ئێستا لە ڕۆژاوای کوردستان لەسەر دەستی ئەرتەشی داگیرکەری تورک بە هەمان شێوازی هەمیشەییان دیسان کوردانیان قەتڵ و عام کرد کە لەو قەتڵ و عامەدا مەخابن 8 پەپولەی پاک و بێگەرد 8 منداڵی سپی شەهید کران مەخابن چاوی وڵاتانی زلهێز کوێرە لە ئاست ئەو تاوانانە نەتەوەیە گرتوەکانیش بێدەنگی هەڵبژاردووە بۆیە ئێمە وەک دانیشتوان و هاوڵاتیانی شاری شەهیدان بانگەوازی دەکەین لە حکوومەتی هەرێم و تایبەت وەزارەتی مافی مرۆڤ کە بە جددی لێبڕاوانە وەرنە سەرخەت و کار بکرێت بۆ پێشگیری گرتن لەو تاوانانەی کە لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێت لەسەر دەستی ئەرتەشی داگیرکەری تورکیا و بانگەوازی دەکەین لە تەواوی پارت و لایەنە سیاسەکانی هەر چوار بەشی کوردستان کە هەرچی زووە هەستن بە ئەرچی لە پێشینەی خۆیان و بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی چون ئیدی هەر شت ئاشکرایە کە یەک نەگرین هەر ڕۆژ هەڵەبجە و ئەنفال و لە سێدارەدان و تڵڕەفعەت دووبارە دەبێتەوە بانگەوازی دەکەین لە تەواوی ڕۆشنبیران و هونەرمەندان و ئاینی مامۆستایانی ئاینی کەسانی ئەکادیمیست کە نزیک ببنەوە و لە یەک و چیدی با تەماشاکەر نەبن و ببنە هێز و فشار لە بەرامبەر پێشەنگە سیاسیەکان و نزیک خستنەوەی هەموو پارتەکان بێگومان گەر ئیرادە بکەن هێزیان تێری ئەوە هەیە بانگەوازی لە تەواوی مرۆڤ دۆستان و ڕێکخراوەکانی جیهانی و تایبەت نەتەوەیە گرتوەکان دەکەین کە هەستن بەکاری ئەخلاقی و پیشەیی خۆیان و بەر بەو هێرش کاریە بگرن و سنوورێکدانێن بۆ هەموو ئەو پێشێلکاریانە لە کۆداییدا ماوەتەوە بڵێن کە ئێمەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەڵەبجەی شەهید لە بری تەواوی گەلی کوردستان دەڵێن ڕۆژی یەکبوونە بە یەکبوونمان سەرکەوتن و ئازادی گەلەکەمان مسۆگەر دەکەین ئەوەش دەڵێن کە هەر کەس و لایەنێک شەرمەزار دەکەین کە کار بکات لە بەرژەوەندی داگیرکەران و هەر لایەنێکیش دەست درێژ نەکات بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی لەبەر بەرژەوەندی حیزبی شەرمەزاری دەکەین و دەڵێن ئەوە خیانەتی نیشتیمانیە و هەرگیز گەل و خوێنی شەهیدان لێتان قوبوڵ ناکات